لە داگیرکردنی هزرەوە بۆ داگیرکردنی وڵاتێک چۆن بەرەو ڕووی داگیرکاری تورکیا ببینەوە. نووسینی دکتۆر کامەران منتک. داگیرکاری پرۆسەیەکی تەواو و لە کۆمەڵێک پرۆسەی بچووکتر پێک دێت. سەرەتا بە هەنگاوە بچووکەکانەوە دەست پێ دەکرێت و دواتر وردە وردە هەنگاوە گەورەکە واتە داگیرکاریەکە دەست پێ دەکات کەواتە هیچ داگیرکاریەک ڕاستەوخۆ دەست پێ ناکات تاوەکو زەمینەسازی و ئامادەکاری تەواوی بۆ نەکرێت. بەڵام لە هەموو هەنگاوەکانی زەمینەسازی ترسناکتر کە دەکرێت دووە یەکەم هەنگاوی سەرەتایی بۆ داگیرکاری هەژمار بکرێت داگیرکردنی مێشکە واتە داگیرکردنی مێشکی و خەڵکەیە کە پرۆسەی داگیرکاریەکەی دژ بە ئەنجام دەدرێت. لەبەرەوە کاتێک مێشک داگیر دەکرێت ئیرادە بەکی دەکەوێت. لە ڕێگەی تێکدانی بنەماکانی بیرکردنەوە ئیرادەی میلەت چروک دەکرێت و ئەمەش دەبێتە بنەمایەک بۆ چروککردنی کایەکانی تر هەر لە کای ئابووریەوە بگرێت تا دەگاتە کای سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی و کللتوری و گشت کایەکانی تر. تورکیا بەدەوەی هێزەکانی بنێرەتە هەرێم و ڕاستەوخۆ بە ڕۆژی ڕووناک سەرباز و زرێپۆشەکانی لەناو شار و شارۆچکەکانی هەرێم بسوڕێنەوە هەوڵیاندا مێشکی تاکەکانی هەرێم داگیر بکەن سەرەتا لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای ئاینیەوە و کۆمەڵێک هێز و حیزبیان دروست کرد کە وەک سوپایەکی ناوخۆ بەرگری لە تورکیا و دەسەڵاتی سیاسی تورکیا بکات. بەماچین و توێژێک دروست بوو کە داگیرکاری تورکیا بە فەرزێکی ئاینی و بڵاوبوونەوەی ئیسلام تێدەگات. ئەوانە نەک هەر ڕوبەڕووی داگیرکاری نابنەوە کە لەناو خودی ئیسلامدا بە فەرزێکی ئاینیە و بەگرە لەژێر ڕۆژناوی خودی ئاینەکەدا پاساو بۆ داگیرکاریەکە دێنەوە و پێشوازی لێ دەکەن. بەشێکی تر لە حیزبەکان بەهۆی بەرژەوەندی ئابووریەوە وەکاڵایەکی بێبەها کردران و لە ڕێگای ئەوانیشەوە لەبەرەوەی دەسەڵاتیان لەبەردەستدا بوو نەک بەتەنیا بیرکردنەوەی ئابووری بەڵکوکە ئابوووریەکانی هەرێمیان داگیر کرد. هەرێمکرایە بازارێک بۆ ساختکردنەوەی کەلوپەلی ستۆک و ژەهراوی کراوی تورکیا. بێگومان ئەم ڕاستیانە ئێرانیش دەگرێتەوە بەڵام تاوەکو ئێستا ئێران ڕاستەوخۆ وەکو تورکیا هێرشی زەمینی ئەنجام نەداوە و هەرچەندە ئاماژەکان بەوە دەچن وەک بەشێک لە پرۆسەی داڕشتنەوەی نەخشەی سیاسی ناوچەکە ئەوانیش هێرشی زەمینی دەست پێ بکەن. کاتێکە ئابوووریەکان داگیرکان لە ڕێگایانەوە شەڕێکی بایۆلۆژی دەستی پێکرد بۆی کۆمەڵگەی کوردی لە باشوور لە کۆمەڵگەیەکی تەندروست و بەپیتەوە کە نە کۆمەڵگەیەکی نەخۆش و هەمومان دەزانین ئێستا ڕێژی سەرەتان و نەخۆشە ترسناکەکانی تر گەیشتۆتە کوێ. بەشێکی زۆری و کارانشی لە ڕێگای حیزبانە کرد کە سەرەتا لەناوەوە داگیری کردن وەک پێشتر لە وتارێکدا ئاماژەم پێکرد دوایەوەی گەریلاکانی پارتیکرەکارانی کوردستان چەند بەرپرسێکی گەورەی دەستگای هەواڵگیری تورکیای میت یان لە شارۆچکەی دوکانیان دەستگیر کرد دەرکەوت کە چۆن بەشێکی زۆر لە سەرکردە باڵادەستەکانی حیزبە سەرەکی و ناسەرەکیەکانی هەرێم دەستیان لەگەڵ تورکیا تێکەڵ کردبوو سیخوڕیان بەسەر نەتەوەی خۆیانەوە دەکرد. بەداخەوە پارتیکرەکارانی کوردستان ئەو ڕاستی شاردەوە و لەبەر چەند هۆکارێکی سیاسی پەردەی لەسەر هەڵنەماڵی کە دەتوانین بڵین ئەمە دەواازەیەک بوو بۆ گەشە سندون و درێژەدان بۆم سیخوڕیەتیە شایانی ئاماژە پێکردنە لە ڕێگەی میدیاکانیشەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەڵگەی کوردیان هەڵوەشاندووە و قبوڵکردنی کللتور و شێوازی ژیانی تورکیا لای خێزانی کورد بە تایبەتیش گەنجەکان کە هێزی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی داگیرکارین نەک هەر خۆشەویست کرد بەڵکو کردیانە نمونەی باڵای ژیان. ئەمە لەلایەک بنەمای بەرەنگاربوونەوەی سوپای تورکیا لای تاکی باشوور هەڵتەکاندن لەلایەکی تر سوپای ڕۆشنبیری بێهەڵوێست و دۆڕۆ دروست کرد کە جگە لە بەرژەوەندی خۆیان چاویان لە هیچی تر نەبێت بەمەشتوانای بیرکردنەوەی کۆمەلگایان هێندە لاواز کرد کە ئیرادی ئەوەی نەمێنێت بە وشەیەکیش ڕوبەرووی ئەو داگیرکاریە ببێتەوە. ئەو دۆخەی لە هەرێم دەگوزارێت ڕەنگ بێت لە مێژووی میلەتان نمونەی کەم بێت بەرهەمی نوێترین شێوازەکانی داگیرکاریە لەم سەردەمەدا زادەیە و شەڕانەیە کە پێشتر کراوە هیچ کۆمەلگایەک نییە ئەگەر لە ناخەوە تێک نەشکێنرابێت بۆ بێدەنگیە پێشوازی لە داگیرکاری وڵاتەکەی بکات. بۆیە دەبێت ڕۆشنبیرانی کورد بەر لە هەموو شتێک ڕوبەڕووی و تێکشکانە دەرونیە ببنەوە دەبێت کۆمەلگای کوردی هۆشیار بێتەوە. ئەگەر ئەمڕۆ لەوە بێدەنگا لە بەرچاوی ئەو سوپای تورک دێتە ناو شارەکانی وڵاتەکەی داگیر دەکات دەبێت دڵنیا بێت بەیانی دێتە ناو شار و گوندەکەی و ئەو کاتە ڕووی سەربازی تورکەکان هێندە جوان نابێت وەک ئەوەی ئایدۆلۆژیەکان و میدیاکان و حیزبە کوردیەکان بانگەشەی بۆ دەکەن بەڵکو ڕوبەڕووبوونەوەی سەربازی بێڕەحم و خوێنڕۆژی مەغۆلەکان دەبێتەوە کە بەر لە هەموو شتێک سادەترین مافی خۆی کە کوردبوونە لی دەسەنەوە. ئەو بێدەنگی کە لە هەرێم دەگوزارێت بەڕوونیەوە نیشان دەدات کە هێزەکانی کوردی بە تەواوی دەستەمۆکرا و تەسلیم بووینە ئەگینا لەکوێی دنیا هەبووە وڵات داگیر کرابێت و دەیان هەزار چەکداریش هەبێت و بە بێکاری بسوڕێنەوە سەدان ژەنەڕاڵ و فەرماندە و سەرۆک و کاریزما هەبێت کەچی کەسێک گوێری ئەوەی نەبێت نقە بکەن. بەڕاستی لە ماوەی 33 ساڵدا سیر و سەمەرەترینە ژەنەڕاڵ و فەرماندە و سەرۆکی کاریزمامان بینی بۆ ئێستا کاتیەوە هاتووە ئەو ژەنەڕاڵ و پلە بەرزانە بنێردرێنەوە ماڵەوە و
خەڵکی کوردستان خۆیان قۆڵی بەرەنگاربوونەوەی لێ هەڵماڵێ مێژوێکی تر بنووسنەوە و تا زووە پێویستە ئەو لاپەڕەدزێ و پڕشەرمەزاری مێژووی کورد لای باشووری کوردستان هەڵبدرێتەوە و پێویستە متمانە و ئیرادەی خەڵک بگەڕێتەوە دەبێ خەڵکی باشوور لەوە تێبگات ئەو بوونەوەرە لاواز و بێ ئیرادەیە نییە وەک کاری لەسەر کراوە وێ نادەکرێت بەڵکو هێزێک کە تەنیا بە جوڵەیەکی بچوو گۆڕانکاری زۆر گەورە دروست دەکات.